أسكنتم في مساكن الذين فلا تحسن قطران وتغشى وجوههم بەنسبەت مناڵەبوون بۆکانەوە مناڵەبوون بۆکان یا تاقانەکانی ئێمە زووتری ژووتومانە لە ساڵی 2016 لەگەڵ پەرلەمانی کوردستانە لەگەڵ لێژنەکانیانە کۆبووینەوە ئەو کاتە باسی پرۆژە یاسایەکمان کردکەوە هەندێک لە ئیمتیازات و مافەکانیان بۆ دابین بکە بەڵام بەداخەوە هەر ئەو ساڵە پەرلەمان دانیشتن و پرۆژە یاساکەیان دەرکرد و دەنگی لەسەر دراو لە 2016ەوە تا ئێستا ئێمە چاوەڕوانی ئەوەکەین هەرچەنە یاساکە زۆر یاسایەکی لاوازە زۆر یاسایەکی لە ئاست خواستی ئێمە نییە بەڵام هێشتا ئەو یاسا سستە بێ سوودەش نەچۆتە تۆڕی جێبەجێکردن خواستی ئێمە ئەوەیە دووبارە جارێکی ترسە لە نوێ داواکەین لە پەرلەمان و پەرلەمانتاران ئەو یاسایە هەموار بکەنەوە بە شێوازێکی تر ماف و ئیمتیازاتێکی ڕاستەقینە بدرێ بە قوربانیان بە تاقانەکانی کیمیابارانی کوردستان و تاقانەکانی جێنۆسایدی کوردستان. تاهیر کەریم عەلی ناسراو بە حاجی تاهیر. وڵا دوای 34 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئاڕێکی لە بەرکەوتوانی چەکیمیایی نەدادەوە تاکو ئێستا لە پەرلەمانی کوردستانە هیچ یاسایەک نییە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی ئێمە ئەمڕۆ وتمان ئەرکە لەسەر پەرلەمانی کوردستان کە یاسایە دەرکات بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی هاوشێوەی شەهیدانی سەنگەر و هاوشێوەی بریندارانی سەنگەر ئێمەش بگرێتەوە هەر ئیمتیازاتێک بەوانە درێت بە ئێمەش بدرێت و دووەم ناسنامەیەکی تایبەتمان بۆ بکرێت لە هەر شوێ بێت لە ناو دام و دەستگا حکومیەکان و دام و دەستگا ناحکومیەکانیش ڕێز لێگیراو بین. ئیسا پێویستمان بە چارەسەرە داوا لە وەزارەتی تەندروستیەکەین کە ئاوەڕی جدی لە بەرکەوتوانی چەکی کیمیایی بدات. دەست خۆش سپاسە. هاوکار سابر. عهد